بەڕای ئێمە بابەتی تەوتین بابەتێکە محکمەی ئیتیحادی بڕیاری لە بارەوە دەرکردووە لە هەموو عێراقا دوو کەسی ئیلزام کردووە بە جێبەجێکردنی ئەو بڕیارە، یەکیان سەرۆکوەزیرانی حکوومەتی ئیتیحادیە، یەکیان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە. بۆیە ئەم بابەتە نابێ بکرێ بە بابەتێکی سیاسی، بابەتێکی تەواو یاسایی و کارژێری و داراییە. داواکاری ئێمە ئەوەیە کە ئەبێ ئەو دوولایەنە بە زووترین کاتەم بابەتە چارەسەرکەن، دابەشکردنی موچە ڕێڕەوی یا جوڵەی سی ڕۆژە ڕۆژمێری خۆی وەربگرێتەوە و بابەتی موچە و بودجەی هەرێمی کوردستان نەکرێ بەشێک لە ئەجێندای سیاسی و ململانی سیاسی نێوان لایەنەکان، چ لە هەرێم خۆیە چ هەرێم لەگەڵ بەغدایە. سیەکەمی سلێمانی لەگەڵ تەوتینە ئێمە لەگەڵ هەر بڕیارەکەین لە بەرژەوەندی هاوڵاتیان بکەوێتەوە و هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی شەفافیانە بە شێوەیە کە مافەکانیان پارێزراو بێ دڵنیا بن کە موچەکانیان لە کاتی خۆیان پێگا لی نابڕێ لی کەم ناکرێتەوە. بە باشترەزانن ئەو تەجروبەی کە خۆتانەدانە و نزیکن کوام ڕێگەیان بە باشترەزانن. تەوتین بنەمای ئیشەکەیە، ئەوی تر میکانیزمی ڕێخستنی تەوتینە، یعنی ئێمە دووشتمان نییە. هەژماری من و تەوتینن، بەڵام ئەبێ ئەو میکانیزمە ئەم دوو بەڕێزی باسم کرد لەسەری ڕێبکەون و هاونیشتیمانیان بتوانن لە سی ڕۆژجارێکە وەکو حکوومەتی ئیتیحادی و فەرمانبەرانی ئەوێ موچەکانی خۆیان بەبێ ترس و بەبێ پرس وەربگرن.